خۆشەویستان دڵخۆشم ئەوڕۆکە مهندسێکی چینی هات سەردانی خەستخانەی میهرەبانی کرد لە بۆ دووبارە تەمەشاکردنەوەی ئەو ئەزیزە چینیانەی کە لە خەستەخانەی لە ساڵی عملیاتی هەیتمان کە جیازی ڕکەڤەریەکان کە زۆر گرنگن لە بۆ ئێرکانەوە هات سەردانی کردین و شتێکی دڵخۆشکەرش برێم کە ئەو چینیا بوویتە موسڵمان ناوی لە خۆینایە عیسا کە پێشتر ناوی جۆن بووە. دەمەوێتن هەندێک باسی مسلمانانی چینمان لە بۆ بکاتن و باسی تەسیسکردنی خەستخانەی میهرەبانی بکە. Assalamu alaikum. My name is Jim. I also have Muslim Isa and I am from China. I'm very glad to come to Erbil to help this hospital to take some machine from our company. And now my company have many large market in all of the world. In Iraq and in the Kurdistan, the market is very good for our company. So my company sent me to here to visit our customers. And in China, the Muslims, there are totally 23 million. It's a very large population in all of the world. So we have many mosques and we have many halal restaurants in all over the China. And I'm very glad to meet meet every friends all over the world, especially come to here. All of the friends are very friendly and I like them, and I like to live in this city, and I like to this hospital, the doctor and some other friends, and I hope we can meet again inshallah. خۆشەویستان دەمەوێت شتێکی بەبیر هەمووان بیمەوە میهرەبانی عیبادەتی سەردەمە لە هەولێرێکە بەڵام دروستکردنی سەلاجە لە مزگەوتەکانی چین عیبادەتی سەردەمە لەوێندەر لۆیەکە لەوێندەر هەموو تەمین سەحییان هەیە بەڵام لەکنەمە تەمین سەحی نییە پێویستە ئەوەی کە جێی لێمە بەشداری بکە لە بۆ بەرزکردنەوەی میهرەبانی چونکە میهرەبانی تالیتی زانستی سەردەم بینتە ناو میهرەبانی لە ئەڵمانیای لە فەڕەنسای لە هۆڵەندای جیازی ئێمارایەکەمان لە هۆڵەندای کڕی جیازەکانی ستۆرسمان لە ئەڵمانیا کڕی مەسعەدەکەمان لە فەڕەنسای کڕی و ئەتیزەکانی عملیاتمان لە سین کڕی ئەشعەکەمان لە یابان کڕی سیتێکەشمان کە لە دەرەوە کڕی بە جدیدی لێکە علاقەکی زۆر جوانمان هەیە لەگەر هەموو وڵاتان شتە پێشکەوتوەکان دەینین بە پشتیوانی خۆی گەورە ئینشاءڵڵا شتی زۆر ناوازە زۆر جوانتر زۆر باشتر دەکەین لێیەکە مهمە پارەی زەکاتەکانی ئەو سەرتان بینە میهرەبانی تاوەکو ئەشعەی مامۆگرافیەکی بینین کە لە هەولێرێکە تاکبی کە لە کوردستان تاکبی لە بەرخاتری خوشکەکانمان لە بەرخاتری کچەکانمان لە بەرخاتری داکەکانمان کە تاوەکو بیان پارێزی لە سەرەتانی مەمچی دەمانێت ئەو جیازەیە بکڕین لێیەکە هەرچی پێتان دەکرێت وەرن پشتیوانی میهرەبانی بکەن میهرەبانی ئایندەیە میهرەبانی هیوایە میهرەبانی هەمووانە لە بۆ هەمووانە بەبێ جیاوازی. Welcome to your hospital. Thank you, bro. Assalamu alaikum. عليكم السلام ورحمة الله وبركاته. بردوامي. الحمد لله. میهرەبانی دڵسۆزی و لێزانی